سپێدە باش بینەرێن هێژای کەناڵی کوردستان 24 سپێدە هەوا گول بیتن سپێدە هەوا دل بیتن هیویدارم ئەڤڕۆ هەوا ڕۆژەکە گەلک خۆش گەلک پڕی ئینەرژی هەبیتن ئەڤڕۆ بەیانی 24 دێ تاوەرێن گەلک تایبەت لە خۆگریتن لە دەست پێکان ڕۆژێ لە ڕۆژە چارشەمبیە ئەڤڕۆ ئەم دێ بەحسی دوو تاوەراکەن یەک لە تاوەرێنمە کۆمەڵە گەنجە کار لەسەر چاڵاکیên جیاواز ئەنجامدن وەکی شاخەوانی و شایی و هەلپەرکێ و کردنەوە مۆزەخانەیەکە بچووکیش لە گوندێ خۆ تەوەرێکێ دێ بەحسە هەندێ بێت تەوەری مەیە دوێ هونەرمەندێک بسازا خۆڤە دێ میێوانێ پرۆگرامە بەیانی 24 بی ئەوژی فرات ئۆزوونە هونەرمەندێ باکوورە کوردستانê میێوانێ بەیانی 24 دیگەلمەدا بمینن ئەم دێ بەحسا چکەین دێ بەحسا کەش و هەوایکەن ئەجا دە ئەس بۆ هەوە بێژم کەش و هەوای چاوە دەبێژن لە شارەش بەفر دەهێتن بڵام بزانین چ هەیە شەپۆلێکی بەفر و باران هەرێمی کوردستان دەگرێتەوە ئەم جارە بێژگە لە ناوچە شاخاویەکان لە سەنتەری شارەکانیش بەفر دەبارێت دە ئیشاڵڵا وابێت بەڕێبەراتی گشتی کەشناسی و بوومەلەرزانی لە ڕاگەاندراوێکدا ئەوەی خستە ڕوو دوای نیوەڕۆ پێنجشەممە یعنی شەپۆلێکی بەفر و باران هەرێمی کوردستان دەگرێتەوە ئاماژەی بەوەش دراوە بارستە هەوایەکی سارد لە ناوەڕاستی ئەوروپاوە ڕوو لە ناوچەکە دەکات و پلەکانی گەرماش زیاتر نزم دەبنەوە بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان بە گوێرەی ڕاگەاندراوەکە بەفر و باران هەموو ناوچە سنووری و شاخاویەکان دەگرێتەوە بە تایبەتی ئەو ناوچە شاخاویانەی بەرزیان نزیکەی 1000 مەترە باس لەوەش کراوە زۆرترین کاتی بەفربارین لە شەوی پێنجشەممە لەسەر هەینی و کاتەکانی بەرەبەیانی ڕۆژی هەینی دەبێت بەڕێبەراتی گشتی کەشناسی و بوومەلەرزەی ئاماژە بەوە کرد لە سەنتەری سلێمانی و دهۆک بە تێکەڵی لەگەڵ باران بەفریش دەبارێت شێوازی دابارین نمە باران و بارانی مام ناوەندە بێ هاوکات بڕی بارانی پێشنیارکراو بە گشتی لە نێوان 12 تا 18 ملیم دەبێتن وەکو ئەوەی بەڕێبەراتیەکە باسی کردووە لە دوای نیوەڕۆی ڕۆژی هەینی کاریگەری ئەم شەپۆلە لاواز دەبێت بەڵام پلەکانی گەرمە هەر بە نزمی دەمێنەوە ئێمە چی دەکەین ئێمە چاڕێی بەفرێکی خۆشەکەین بۆی بچینە دەرەوە کەشێکی خۆش لەنا ئەو بەفرە بەسەر ببین باش باسی راپۆرتی یەکەممانەکەین جەمال عەبدوڵڵا جەمال عەبدوڵڵا یەکێکە لە فەرمانبەرەکانی بەڕێوەبەراتی تەندروستی هەولێر نزیکەی 35 ساڵە وەکو فەرمانبەر لە کەرتی حکومی دامەزراوە دوای 3 دەیە لە کارکردن بڕیاری خانەنشی ئەویشی گرتوتەوە لە فەرمانگەکەیەوە باسی سەربردەی ژیانی کارکردنی بۆ کوردستان 24 دەگەڕێتەوە بەشێک لە هاوپیشە و فەرمانبەرەکانیش بە خانەنیشبوونی دڵگرانن و بەدەمگریان و باوەش لێدانەوە ماڵ ئاوایی لێ دەکەن هەژدەی نۆی 94 یەکەم دامەزراندنم لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر دەست بەکار بووم بە ناونیشانی چاککەرەوەی هونەری بە خۆشی و ناوخۆشی بە ساردی و بە گەرما جاری وە هەبوو ئەو دەمی بەڕاستی وەزعەکە لەو دەرەجەی بووە باش نەبوو بە پاس دەهاتین یان جاریوە بە پێیان دەهاتین لۆ دەوام ئەوە نەبوو برێ ساری بێتنەوە بی ئیمکانێتی حکوومەتی هەرێم دیار بوو وردە ئەمە لەو مەرحەلانە تێپەڕین هەتا گەیشتمە ئاخر ناونیشانی ئێستا کە پێی خانەنشین دەبم بەڕێوەبەری هونەری پێشکەوتومە خانەنشینی بەڕاستی بیا پێت برێم شتێکی ناخۆشە ئیلۆ لەبەرچی ناخۆشە ئەتوو بەیانیان ئەوەندەی لەگە ئەو برادەر و ئەوانەت گفتوگۆ دەکەی لەگەر ماڵەوە ئەوەندە گفتوگۆت نیە یانە تو کە دێی سعات هەشتی و دەگەیرە تقریبەن هەتا سعات 2 لێرە لەگە ئەو برادەرانە بەڕاستی زۆر دەرچوونمان هەبوو سەفرەمان هەبوو ئیشی دایرەمان دەکرد ئەوە لە برادەرەکان دادەبڕی ئەوە یەک بەخۆشت دەزانی خانەنشین ینی هەندێک ناوەکی قورسە بەڕاستیت پێ برێم کە گوتم خانەنشین دەبم ئەو ڕۆژی داچی منداران دەستی عەمەلات کرد یەکسەر گوتی ئەگەر بکری ئەو پەتاتەی چاکەی گوتم هێشتا دەستمان پێ نەکردیا دەست خۆش دانیش تاکی دانیش ئەی باش لێژنەکەمان سەردانی کەس دەزانمان کردو
هەموو بەیانیان پێکەوە بووین دادنیشت قاوەکمان پێکەوە دەخوات جێنس کاوەکمان پێکەوە دەخوات دوو گفتوگۆمان دەکرد لەگ یەکدا پێم ناخۆشە بەڕاستی کە ڕۆشتی بۆ ماوەی تقریبان 15 ساڵ زیاتر 15 ساڵ یەک ژوور پێکەوەی کارمان دەکرد کاری ئەو خەڵکەمان ڕاهی دەکرد و ئیشکارەکانمان جێبەجێ دەکرد زۆر ناخۆشە یەکتری دەبینینەوە یەکتی دەبینینەوە برای من چای منی چای من حیاتە نانە یەکتری دەبینینەوە برای منی چای منی نانە یەکتری دەبینینەوە عەزیزم دۆ بگریۆم بابا خۆقام لە چی یەکتری دەبینینەوە یاڵا هیوای سەرکەوتن بۆ هەمووانە خوازم کە خانەنیش کراون بەڕاستی هەستێکی ناخۆشە کە دوای چەند ساڵ هاوڕێکانت بەجێهێڵی ئەو کارە بەجێهێڵی کە لەگەڵی ڕاهاتووی بەڵام ئیتر ئەمە ژیانەوە بە قۆناغی جیاوازە تێپەڕەبین ئێمە باسی بابەتێکی ترەکەین وەرم باستەرن شتان بۆ شتێکی تر ڕابکێشم هەندێک کوڕ و کچان لە گوندی کانیبۆت شتێکیان کردووە با بزانین چیان کردووە ژمارەیەک لە کوڕ و کچی گوندی کانیبۆت هەڵساون بە کۆکردنەوەی کەلوپەلی کۆنی دەڤەرەکەیان و لە خانوویەکی گوند و مۆزەخانەیەکیان کردوتەوە 3 ساڵە سەرقاڵی کۆکردنەوەی کەرەستەکان بوونە و 4 ساڵیشە مۆزەخانەکەیان کردوتەوە ئەو گەنجانە بۆ هەر شەوێک لە مۆزەخانەکە میوانداری دەستگای میری دەڤەری بارزان دەکەنون و ژەنینی شمشاڵ و دانانی شەو چرە و پێکردنی سۆپایدار و شەوی ساردی زستان ئەوە بەخۆشی بەڕێ دەکەن ستافی خۆبەخشی مۆزەخانەکە ئامادەکاری دەکەن. بۆ ئەم شەو بەڕێوەبەر و ژمارەیەک مامۆستا و سەرپەرشتیاری پەروەردەیی مێرگەسۆر میوانن لەگەڵ چەند کەسایەتێکی بەتەمەنی گوند. لێرە شەوێکی زستان ئاوێتەی شمشاڵ بەدەم شەوچەرەوە بەڕێ دەکەن. خڕڤەگرنا ئەڤان کەلوپەلانە یا بزەحمەت بوو بەس پاراستناوێ و خاوینکردنەوەی بزەحمەتتر بووە چونکی ڕوژانە خەلک تێت سەردان ئاوێ موزەخانێت گەتن دەوێتن کەلوپەلتمە هەموو خاوین بنەوە ئەم چاودێریە لێتکەین بۆ ئەو جیلێ نوێ پێت گێتن بزانیتن کە بابوو بۆ پیرێتمە حەدا چە ڕادەیەک زەحمەت و ڕەنجێک دیتیە ئەڤروکە بڤان کەلوپەلا بڤان ئامیرانە کارکریە ڕۆژانە. ئێرە مۆزەخانەی گوندی کانیبۆتە 4 ساڵە کەلوپەلەکان کۆکراونەتەوە. بەشێک لە هەڵگیراوەکان جگە لە موسڵمان مێژوەکەیان دەگەڕێتەوە بۆ ئاینزاکانی کریستیان و جوولەکە. ئەمەش ئاماژەیەکە بۆ نمونەی پێکەوە ژیان کە تا ئێستاژ لەم دەڤەرە ڕەنجی داوەتەوە. کەلوپەلێت 4 ئەدیانە ناوە مۆزەخانەکانی بوو دایەتای ئەو کەلوپەلێت ناو مۆزەخانەش هەمی ئەو کەلوپەلن هەوێت ژیانە ڕۆژانە خەلکی دەڤەرە بارزان بکار هاتەی خۆشبەختانە ئەم شەوانە دەرێ مۆزەخانێ ڕووی خەلکی داوەتکەین vêgavê zistanê me bernameke hêdam û dezgahê devera barzan em mêvankên tenêre her şevê dam û dezgahek têtin yan rêxiraw yan kesetî yan pîremêrd xelkî gund de xelkî dî tenêre. کەلوپەلی نێو مۆزەخانەکە بەهادارن و مێژووی دەڤەرەکە دەجێڕنەوە. کوڕان و کچانی گوند پێکەوە دەستیان داوەتە پاراستنی کەلوپەلەکانی با و باپیرانیان و ئامانجیشیانە ببێتەوانەیەکی ژیان بۆنەوەی دوای خۆیان. لێرە و لە نێو ئەو مۆزەخانەیەدا کەلوپەلی وای تێدایە تەمەنی زیاتر لە سەدەیەکە هەرچەندە ئێستا بەکار ناهێنرێن و سوودیان لێ نابیندرێت بەڵام هەر کەلوپەلێک چیرۆشێکی لە پشتە کە ژیری و ژیاری نەتەوەیەکی دێرین نیشان دەدات. تەیفور محەممەد کوردستان 24 گوندی کانیبۆت دەڤەری بارزان. بەلە بینەران ئەم دە زێدەتر لە سەروی بابەتی ڕاوەستین ئەم دێ پرسیارن جیاواز لە بەڕێز ڕێبەر سەعدوڵڵا بەڕێبەری مۆزەخانەی و سەرپەرشتیە وێتی مەکەین جگەلێک بخێراتی بەڕێز ڕێبەر زۆر سپاس و چاوەڕۆمێوانی بەیانی 24 زۆر سپاس خۆشحاڵ بن ئەگەم بشوەکە گشتی باسی وێ مۆزەخانەی بکەین کەنگی هەوە دامەزران چاوا بوو هەوە چاوە دەست پێ کرد بیرۆکاوێ چاوە بۆ هەوە هات بەێ طبعاً سپاس بۆ ڕێخستنەوە بەرنامەی ڕاستی مۆزەخانە وەکو پێناسانەتەوەکیە
بەشە کللتوری هەر نەتەوایکێ لەڤەرە بارزانیش ڕووی کللتوری و هوەری و فەرهەنگێکی دەوڵەمەندێ هەی طبعا مال 10 ساڵ پێشنوکە ئەو فکرە لەکمە گەڵاڵە بوو کە ئەم هەستین ئەو کەلوپەلێت ژیانە بۆ پیرێت مەل سەر ژیای خڕکەینەوە سەرەتا مەل کۆگایەکی خرد کردەوە ماها خرد کردەوە و نافتەلیسا و عەلاگا و کارتۆناتنا پشتی هنگی ما بینایەک بخۆ چێ کردوک و ئەم پێچێ بین ئەف کەلوپەلانە توێرێدا عرسکەین بۆ خەلکێوە بۆ ئەوەی بین نزیکڤە ببینن سەرەتا کچکە بوو بەرەبەرە مە ماستر کرد هەتاوە لێ هات vêgavê mûzexaneka dewlemend ya zengîn کە خەلکانێک سەردان کەتن تێدا بینیتن بیرۆکاوێش ڕاستی جماعتێت مایێت تیپە هوەری کاگنزارەوان جماعتێت مایێت تیپی هەمیا پێچێناوی ناوێت هەمیا بینین کەمە ئەو فەراغەدیت کە بەزربوو ناوا کەلوپەلانە دزەرەری کللتورێ مەدە ینی فەرهەنگێ مەدەتن مەل بە هەندێ پێویست زانی و ئەم کەلوپەلە خڕکەینەڤەل بۆ هەندێک و شناف نەچن هەرچەندە زۆرێ ناف چووی و یەت بەزر بووی و بەڵام ناڤە مۆزەخانەمەدا زۆربەی کەلوپەلمایەتە دەڤەرە بارزە باشە بەڕێز ڕێبەر تۆ بەحسی کەلوپەلامان کرد بڵام زیاتر گرنگێ پرسیارێ بدەم ئەو کەلوپەلێت هەوە لە مۆزەخانەدا کۆکردیەوە هەوە چاوە مەسەلەن ئەو خڕ پەیداکردن وەکی تو ئاماژەت پێدەی کەلوپەلێت گەلێک کەڤنێت توێرێدا و مەدوێ راپۆرتێتی ژەدید بوو کەلوپەلێت چار ئەدیانێت جیاوازێت vê مۆزەخانەدا هەی چاوە هەوە دەستکەوتن هەوە هەتان و کە پاراستن دەڤەرە بارزان بناغا پێک بە ژیانەیە بناغا فکرا پێک بە ژیانەیە طبعا برایەت مەسیحی کە گوندێ بێت یا لە بەشێکی سەرەکیە پێکهێنانە vê مۆزەخانێنە ینی کەلوپەلێت وایەت تێدا هەی کارێت وایەت دەستیێت تێدا هەی برایەت مەسیحیت گوندێ بێت یال و ئەو کەلوپەلێت ناڤە مۆزەخانێدا هەروەکی جناب هنگوش ئاماژە پێ کردەی کەلوپەلێت برایەت مەسیحی کە جیرانێت منە برایەت ئێزدی هەتا کەلوپەلێت جواشێت تێدا هەیە چونکی دەڤەرە بارزان جوو بسلمان و مەسیحیت پێک بە ژیای کەلوپەلێت برایەت ئێزدیش ناڤە مۆزەخانە چاوە ئەو کەلوپەل پەیداکردن کێ بۆنگۆ ئینان طبعا gelek tişt me yê kiriye ve meselen tu me eger berdaxek lêkê wergît bî me destekê berdaxayê bû berdê eger me qazanek lêkê wergît bî me destekê qazanayê bû birdiye ve zor berêzaş hesta pê mesuliyetê kirdey kelûpelêt bû me îna pêşkeşî me kirdê yê îna li mozexanê danay hindek me dîtiye ve yani du rûyê hingû me se xweşakê yani cî firêdana xweşakê me dîtiye ve yani rastî کاکنزاریش ئاگادارە کە ئەم زۆر جارە یەکوێ جێ فرەدانە خاشاکێم لێر ئەو کەلوپەلمەیە دیتیەوە یعنی ما بدەستێت خۆ هەوڵادای ئەو کەلوپەلێت خۆ ئەو فولکلۆرێ خۆ ینی بەزرکەین پاوێن لێ مەخۆلێکێدا ساحێ بوو ومە یەخڕ کردیەوە و زۆرە شوەکی ماماژە پێ کردەی وەکو هەدیە وەکو پێشکەشکردنە مۆزەخانەیەدامە باشە بەڕێستی بەر لە مۆزەخانە هەنگۆ هەر خەلکی گوندێ دەوروبەری هەنگۆ تێتن یان خەلکی بیانیش تێتن ئەکیت منتیقە بارزان هەمی ئاشنایەت وە کەلوپەلانە و ئەف جیلی نو نەبیتن ما وەک پێش ینی هەل وەختی ئەف راپۆرتێت پێش راپۆرتش چێ بکەن ما بەڕێوەبەرە پەروەردا مێرگە سووریا داوەت کرد بوو ما تەرح کرد بوو جەنابێ مدیرێ پەروەردێ ما گوت کو ئەو قوتابخانە ئەف قوتابخانێت ئەگەریش خڕ نەهێن بەڵام هەندێک قوتابخانە بهێن کوش نزیک بە کەلوپەلێت بۆ پیرێت خۆ بینن ڕەنگە ئەزوو تو بزانین ئەف کەلوپەلە بوو چ بکارتێتن بۆ پیرێت وانسە چ ژیانە یعنی gelek جارە ئەس تەڵەبەتێن یەت زان کوێتن قوتابیت زان کو سۆرانتێن یەت جهێت دیشتێن Ez bême ev lempa hing dibînin yan ev luksa hing dibînin ev çiraya yanî bo ronakirina ve malê hing dibînin bo pîrêt mev dest neketiye. Vê gavêj ez nimûnepênê dibînim em bênî gelek car eger çend saeteka kare bo biçtin em dî gileyêkeyn. بۆچی ئەوێ گیلایتە دەکردن چونکی نەوەی مایە نوکە ینی قوتابیێ مە بچووکێ نەزانیە کەدایک و بابێت وان بۆ پیرێت وان سەر چ ژیانە یلبەر لەم پێش ژیان
وقتی هم اوی بود بین یک سر پیدا چونه وکی بخود کن یعنی وی هست وی مسئولیتت کن که چند ساعت اگه کار با بچینه کنه قلب والا خنه بینی ولا کار با چو فلان نیا و آف نیا و آوا گرم نیا و آوا سارد نیا یعنی اف نشاندان و کلو پلانه دیگر گیته و بود چند سال برینو که یعنی زیادتر 100 سال برینو که کباب و پیرت وان چه جیانه او دیوه گاوه هست بو هندیکتن که هندک خود دور کتن گلیت یعنی یت ببنما جبارس ربات شي كالوبال تويري دهنك وتمنك زور دريش هابيت انتم ما بحس كي كالوبالك بتمنه زور مازن اكيد منطقه بارزان هرچند موزخانه ما جیوی کچ گیم ما پیچنه بوا ایکی که کالوپالا عرض کن بوا او بیناریتن ببینیتن نزدیک و هر 4 دورید ببینیتن لی ما منطقه بارزان گلک جراوت گرن با بیرید معنی سردم بیری فکراوان دا 7 جای هاتیا صوتن انواع اشکال یعنی هرش هاتیا سکدن حتی تیره بگره تیر سرکتیر ما تازه الموزخانه های سرکتیره گریت و بو زیادتر 200 سال پیش نو که زیادتر بله چونکی یعنی پیرامید بین وقت خوب تیراشی هجومی منطقه بارزان که دویجا او گله او طوب او صاروخ او تفنگ او حتی نیزه و چاقوی منطقه بارزان دجوان هات یب کاریان همت نوا موزخانه مده های بس ما پیچه نبود چونکی مثلا دستی طوب مایت های ناپالمن گلک مزنن ما پیشینه و بینن ناف موزخانه چونکی جیه میکم اگر جیه که ماستر هبیتن ام دی بو خلکی که نشان دن که منطقه بارزان چه سلاح کی هاتیه هرش هاتیه سر دبر بازار هل تیره بگره حتی تیتا ناپالمه راسته دی برای بسن چند گنج به موزخانه پریوت بن طبعا جهه دست خوشیه هر وکو راپورتش دا شلیرخانی آماجه پی کرد کمال آفرتک هندک جارا هفتی 2 جارا هفتی جاره که شکل که خوب بخش تن او موزخانه خواهین کنه و چونکی تاپوتوست کویتن پیوستی آب گرمی و ساردیه های از همه جاد بیم از قردار هنگومه که هنگو هفتیانه تن خواهین کن خوب بخش و هست مسئولیتت کن جه دست خوشی آفرتت ما که هاوکارن وکی دیش ناوا موزخانه مدا وکو بینایه که وکو بارگاه اکمه های یعنی تیپا هنری کانی بود یا تعداد های بله گروپا کا شاخوانی ما های گروپا شاخوان چیای شیرینه که چیایی که ناو بانگ دورا بارزانه رخراوا کفنار های که کاک نزار او همید گلمه ها و کارن من پیچینا بیناوت هم یابن بس اندامت ما زیادتر 73 اندامانه همی او گروپ و رخرا و تیپا و اوت تدا دسته که جنگ پارزی ما های ما اوکادی آفرتان تدا گلک جارا کارو چالاکت خود کن گنجت مت تدا اوت کن گلک جارا ام در فتی دینه مختارش تدا تدن کروکو بونایت خود کن جبارس ربات جد بیم 73 اندامت هی بله و ام دزانین گنده بیدیال تا که گنده براین مین مسیحیه جیران گنده کانی بوده بله براین مین مسیحی اندامن دوام شولتن دکن بله اندامت سرکیت بکنانم اندامت سرکینه و رولکی گلک مزنه های برایت مید مسیحی حتی از گلک جد بیم گلک چالاکیشن مامحنه که مختار گنده بیدیاله اندام و هاوکار و پالپشت که می سرکیه که پراستی التمنه که مزنیه های نفسال و چوی بلان بوما و کستونه که شوله مام صفتو او مام شاکرو او همید گلمه که تمنن تقالن اختیارن لدگم هاوکارن و اندامت مایت مسیحیش حتی 4 اندام از بیجمعیت هی بجا تو چند دا گرینگ اف بگ و جیانه هبیت انتناف دیانت انجیاواز دال کردستانه راسته اوه سردم شیخ عبدالسلام بارزانی حتی بارزانی نمر گرینگی که زور بناغه که مکم پیک و جیانه یا دانای دورا بارزان اف بناغه مکم رنگ دانه و هوی بود توا و دورت کردستانه و حتی جناب سروکش تازه گرینگی که زور پیک و جیانه دتن اگر ام هشتا بینه پیش حکومت ما حریم کردستانه که رئیسدار مسرور بارزانی و رولکی زوری دایا پیک و جیانه یعنی از بیجم او ادیان کردستان موجود رولو پیگه دایه
او ام کیر فیر بونه امل وی کانی فیر بو او کانیا حلقلا و دورا بارزانه که ریباز پیروز بارزانی امت وصفیر کده که ام ریس حتی ام ما پی باشنه بینی کمینه ام بینی مثلا پیکنر پیکاتا او جوانتره اگر تو بیان ناف موزخانه کانی بودیش هر وکو پیام نرید و دیتو چاوت خود دیته رنگ دانه وکو جوانا پیک و جیانت ده های هر وکو ماماجا پیکدش چار ادیانت ده های بجا ورس ربرتا بحثان ذكرت اقو ام بيناي كنت ورد ام كارو چالاكين جاز كنت ورد جروبا شاخانيا چای شیرین تا آماجه بله. پیدا بود چی هوا ناوی کرده گروپا چای شاخانيا شیرین بله. هنچت کن لوی گروپ دا کارو چالاکی توت چنه بله مادم گروپا که شاخوانیه دبی بناف شاخه که بکن راسته شاخ کردستان شاخ دورا بارزان همی بوما جه تقدیر نه همیا جیروک و داستان تدهات تمار کردن چیای شیرینش یعنی چیایی که مزن و نافدار دورا بارزانه مب دما کنفرانس ما اما یعنی مب زورینه دنگ او ناف حل بجاردو ناوه که یعنی خوش هنده و راست گروپا که شاخوانیه ما بست عمل وی گروپه زور جارا برادر دروی کردستانه یعنی کردستانه هست کن سردان منطقه بکن ام وکو ریبرید وانین ام گروپا که شاخوانین استاف خو ما استافه که تا راده که دوره دیتیش یعنی خلیش دیتی کوام پیچ بین گل زور جارا رخراوتین بو فحص کردنا زنده ورا مثلا چند سال پیش نوکه نخوشی که بزنید کیوی هبو چند رخراوت آلمانی هاتن بو تست کردنا و ورگتنا خوینوان اما که گروپا شاخوانید گل چون و ام شارزان الکیری هنو کیری مد دست کردن و رک کیری نه و کو ریبرید وانین ما بستمش زیادتر آشنا کردنا خدمت او گشتیار و او چیاوان تن منطقه و ترهیکا گروپا شاخوانی چیای شیرینیش دا محزور بای زور چالاکیت مال الجینگا پاریزی بونه یعنی گلک جرم وکو رخراو یان گل جهت دیت جینگا پاریزیل دورا بارزن وکو بطالیونا جینگا ما هماهنگی و اوید کده بونده که هم پیچه بین خدمت اکیل سروش تو جینگا بدن کانیا خواهین که اینه و او کانیا دی استفاده بو بزنکا کیوی هبیده بو روی هبیده بو تورگی هبیده بو آجال و چیچکا هبیدن یعنی ما هماهنگ دمی چو او کانیا ما خواهین که دیه و یان ما ریکا که چیته چیه ما او ریکا باران و لافاویله دا یا خرابوی ما خواهین که دیه و گلک جارا ما هولادای حلمت دار روبلاند نه ام بین دار روبلاندن یعنی دار نوکت نه و دارکا کفنار بوی ما یا نوکت یا و یان ما هل پاچی و یا چه کده بونده او داره زیادتر بیته و بیج گل بتر ما حلمت بتر ما سالانه ام کن ماشاءالله کارن جوراجو بله زیادتر 1000 بتر ما مایت کرده یعنی بتر ما کروست که عمل گرکات دین او برهمه که یعنی سرشتیه و نکه مبیان ملک رخرابی هر کس سگ دشتن استفاده لیگه بجا ام بحثی تیما هنریا کانی بود تبکن از بارم بجل شاخانیان گو تیما هنریا کانی بود اویشیا هی لویره هنچت کن هنچنه دعوتا هن بس چنه دعوت دورا بارزان و جورن دعوت توا مثلا ما گلک جورن دعوتای تهن همیاد زانن طبعا دورا بارزان عام و کردستانیش گلک جور دعوتت هی هر دوره که جور دعوت که هر دعوت کهش چیروک کال پشت طبعا دورا بارزانیش ماکو تیپا هنری کانی بود ام زندو را گرتن و جور دعوت یا زایدن چکن هندک دعوتت نو مثلا زور جاره ام میوانت دعوت که خیزانی نه یعنی یا بوکو زوانه ام دعوت که نو بوکن باوی چش لیورگرن وکی دیل رخوه الفستیوالت هنری فستیوالت کلتوری ام بجدارین او دعوتت وقت خود دورا بارزان هات یکتنی ام و ناوا و فستیوالا دا یعنی عرست که نیشا بینراد دین جورت دعوتش ما گله کتی هر وکی من آماجش بکرده هر دعوت که چیروکه کال پش مثلا ما دعوت که هاید بین رانی او دارمانا بفریه بوکو زاوای چوی طبعا هجا اگر بوک یک گنده کی برد با گنده کی یعنی دور روی هنگو دوارات برد یعنی بین حسبه کی یا هسترکیت برد ویریه دا زستان بوا رانی هات یا خاره دیار بوکو زاوای بکفتو یه بداخوایت امر خودی کده او دعوتا یال سوی او کرده یعنی یال سوی رانیه کرده که رانیه لیدای دعوتا که فلکلور و خوش و دوره و شیخانی و
قلو جوای شوكيا وأبا همي بابلكانة. مابلكانة راسة الشارع زي طبعا جا برس ربر وكيان دزانين دورا بارزان دورا كا جينجا باريزا بتايبتي بو جيانا وران هوا بحثان دكر ما تيما جينجا باريزي شهي بله لوي تيمي دستك كان بله باريزي بله كان كاس شولتي كان طبعا وشول كرناواني شا بردوامه ببوره بله اكيد ام گل از گل جد بمیم ما بحث پیش نو که ما بحث بیگ و جیان کرد بیگ و جیان ادیانا بیگ و جیان نتوا بیگ و جیان مروفا و آجالاش یا هی یعنی نبتنه یا نتوا و مروفا بیگ و جیان مروفا نه بیگ و جیان آجالات گه مروفا یعنی بینتا مالی کردن یعنی زور جارا رووی با دوست مالکه یعنی بزنا کیویا با شریک کسکه شوانکه اف جینگ پاریزیا الدورا بارزان اگر تو بی خود بی یعنی تو جاده بچه دی زور واضحی حسب آزادی و حیواناتا که اوی دورا بارزان جین یعنی پیچ نوعی که رافنای تکتنه گلک جا ام دی بینه نابینه ممنوعه یعنی قدغنیه چونکی خلق بخونا کتن اوه وکو کلتور اگل بابا بیرا بو اما اوه هایی که بچکی خوی ور راهنای که راوه نکتن نک راوه نکتن یه با شریک سروشته یه با شریک آجاله بوده بحثی او ما وقت بشنو که هلگوندی کانیا بوده پیشانگه که قطب خانه حال باید و امیش میوان بون چون نویری ما بر خدای گلک شوان هیلانه چه کد بون من طلبا پرسی اویا چه گوتی اویا هندی کوزستان هات لیره بفری اوه دی بیتا یعنی بکارتونا چه کد بو کتک پشیله دیتت ناوری دا دی بخیو کن یعنی بو سمورا چه کد بون حتی بو چیچکا چه کد بون اگریش نهیتت دا بالان فکروان هاو بوا مادم فکروان هاو بوا ایشالا نوای که باش دی جه ایشالا اجا ما تیپا هنریا هی ما جینگا پاریزی هی ما گروپا شخانیه هی دنو كده ام رخراوة كافنا ما شاء الله زور نجا حتى از فش میرم زور دبیتن ام چینه مانگا سه ام بیروریا دورا بارزان نزدیک تبین روجا جنرال کردستان مالا مصطفى بارزاني هنو اكي فتيمي هوا تشخو حاضر كرديا بو هنگو هوا تش بروجه هنا بو هنگي طبعا ام بشكل وكارو تشالاكيا که او خلکیشتن ام پیش او خلک بیتن گل جهت پیوندی دار که سالانه جناب قایم مقام کوبونه و سروی چندیت کتن پیش او دامود از گاخل کته و امیش بشکینوان تایبت روی جینگ پاریزی و روی فراهم کردنا او خلکت هت ویره یعنی زمینه سازه کی بوبکن کوبیت ویره هست ماندی بونه نکتن هست خوشیب کتن چشل و سروشتو و جوانیا دورا بارزان ورگیریتن روی یعنی هم حلمت جینگ پاریزیت کن یعنی چونکی زور جارا از هست کم آماجه بوی خالش بکم گلک جارا او شوفیرن او گشتیار سردان دورا بارزان کن تایبت شوفیر او کلو پلت ناوا سیاره داد خون جام سیاره را تاوین در وجه دوروبر جاده همید بیتا خاشاک ام حلمت و جهت دی یت پیوندی دار ام خواهید که اینه و اکید بو مانگاسش دی چالاکی هبنو دی پیشوازیل و برایزا کن اوید سردانا مزار نمراند کن برس ربر زور سپاس کچه افرو میوانه من بوی سپاس بو آخفن انت سپاس بو زانیاریته هر هوی زور سپاس اگر در فد ما بی بله کرم که طبعا من في زور سپاسیا او ستاف خوبخش اوید گلمه دا براستی که خوبخشانه کو پال پشتینه گمه هاوکارن شلای دیج و ما شانی آماجه بکدینه که نوسینگا جناب ملا مصطفى بارزانی بو اف راوستانا ما اف ما نواما هاوکار و پال پشتی ما یعنی براستی جه دست خوشی یا کمپی چی بین بردام بین سر روا شولید خو زور سپاس بوده زور سپاس دوباره زور سپاس بله بینران عبدالرحمن شرفکندی ناصراوە بە هەژار مکریانی ناوێکی دیارە ناف ئەدەبیاتە کوردە لە نووسین و وەرگێڕان ناوبانگی خۆی هەی خاوەنێ دوو بەرهەمێ خۆیە لە ماوەی ژیاندا ئەو بەرهەمانە لە ساڵên چاپ و بڵاوکرانەوە لە کتێبخانە کوردی یەت هاتینە دیتن هەر لە وەرگێڕانە قورئانە پیرۆز بۆ زمانی کوردی و چاریەکانی خەیام و شەرەفنامە و تا دەکاتە بەرهەمەکانی وەک چێشتی مێجۆر قلم استعجاب
بە سحری و شەو دەربڕینی ناسکی کورد کەسی پێکرد بەیتی یەکەم و بەیتی دوو مثل سەدان پێشتم فارسیەکەی لە چوارەمەوە دیسان بوو بە یار و بوو بە غەزەڵ و بوو بە جوانی ناوچاوی و بوو بە زۆڵفەکەی و چوە سەر تەقەکەی خۆی تەواوی بەرهەمەکانی مامۆستا هەژاری مکوریانی کەوا لە سەرەتای نووسینەوە تا مردنی ئەخاتە ناو کتێبخانەی کوردیەوە کە تەواوی بەرهەمەکانی لە دووتوێی دە کتێبە کۆکراوەتەوە و بە یەک پارچەی ئێستاکە بەسەر ئەو میوانانێکەوە ئەمڕۆ لەم ناساندنەیە ئامادە بوون بەسەریانە دابەشەکات و هەروەها ئەیخاتە ناو ڕەفەی کتێبخانەی کوردیەوە ئەمڕۆ میوانەکانمان لە هەر چوار پارچی کوردستانەوە و لە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستانەوە ڕۆشنبیران و ئەدیبان ئامادەن لەگەڵ جەنابی کوڕی مامۆستا هەژاری مکوریانی و هەروەها مامۆستا ماجیدی ڕۆحانی کەوا کۆکەرەوەی تەواوی کتێبەکانی مامۆستا هەژاری مکوریانیە. ئەم بەرهەمانەی مامۆستا هەژاری مکوریانی ڕێکخراوی خاڵ لەگەر زانکۆی کوردستان لەسنە کۆیان کردوێتەوە و مامۆستا ماجیدی ڕۆحانی جەنابیان تەواوی بەرهەمەکەی ڕێخستووەتەوە و نووسیویەتەوە و دەستگای ڕوانگە ئەرکی لە چاپدان و ناساندنی بۆ ئەکاتن لە ئێستاە. زیاتر لە 40 ساڵە لە فکریەوەدام 35 ساڵە ئیدی ئارەزووی یەکجار گەورەمە یعنی لەوە ئارەزووی و ئاواتی گەورەترم نەبووە هەمیشە لە فکریدا بووم بەڵام ئەو بەهارە بوو کە ڕێکخراوەی خاڵ لەگەڵم پەیوەندی گرت و کتیان دەمانەوێت کاری وا بکەین و بڕوام نەدەکرد و مامۆستا هەژار ڕەمزی بوون و مانی ئەو میلەتە قەڵەمەکەیە قەڵەمی هەژار قەڵەمێکە بەرزمان دەکاتەوە قەڵەمێکە ئەمانگەێنێتە جێ خۆمان قەڵەمێکە ئەتوانێ نیشان بات یعنی بەو کۆ بەرهەماڵان ئیدی ئەوە قسەنیە ئیدعانیە بەڕاستی بەرچاوە کە ئەو میلەتە میلەتێکی بەرخوردارە میلەتێکی دارایە میلەتێکی دەوڵەمەندە پیرۆز تەنیا وەجێڕان نییە بەڵکو پردێکی نورانیە لە نێوان زمانی ئاسمانی خودایی و زمانی کوردیدا کە هەر وشەیەکی تیشکێکی نورینی پڕمەعریفەت دەبەخشێت. لە سلێمانی یەکەتی نووسەرانی کورد دیدارێک بۆ کار و بەرهەمەکانی نووسەر و شاعیری بەناوبانگ عەلی عەبدوڵڵا شەونم ناسراوە بە شەونم ڕێخست کە دیدارەکە سەرنج خرایە سەر ئەو بابەتانەی کە مامۆستا عەلی شەونم بە درێژای تەمەنی خۆی بۆ تەرخان کردو وەکو فەرهەنگی کورد و وەتەنی و پەندی پێشینان و ئەدەبی منداڵان. نووسەرێک کە بە درێژایی ژیانی قەڵەمەکەی بۆ خزمەتی ئەدەبی کوردی لە چەندین بواری جیاوازدا هاوڕێی بووە. ئەوان بۆ زانینی کار و بەرهەمەوردەکانی مامۆستا عین شەونم کۆبوونەتەوە. هەر بۆیە لەم دیدارەدا باز لە چەندین بواری ئەدەبی کرا کە عین شەونم تەمەنی خۆی بۆ بە پایان گەیاندنیان تەرخان کردووە. مامۆستا ئەمین محەممەد هاوڕێی عین شەونم بووە. دەڵێت مامۆستا لە ساڵی 1960ەوە هۆنراوە بۆ منداڵان دەنووسێت چونکە خۆی کەسێکی پەروەردەکار بووە هەر بۆیە گرنگی زۆری بە ئەدەبی منداڵان داوە. من زیاتر پەیوەندیم پێوەی هەبوو لە ڕێگای ئۆپەرێتەکانی و شعر و شعرەکانی بۆ مناڵان بوو بەڵێ بە بچکۆلە بەڵێ خلخل ڕۆڵی خنجیلانە ئەمانە هی هەمی مامۆستا عین شەونمە مامۆستا عین شەونم لە ساڵی 2012 ئێستا ڕۆحی شاد بێ ئەو کاتە خۆی مابوو من و ئەو بەیەکۆ دانیشتین و سەرجەم ئەو شعر و ئۆپەرێتانی کە بۆ مناڵ چاپی کردبوون لە ساڵی 65ەوە تاکو ساڵی 2010 هەمیان یا بە من بە هەمیانە چوومەوە خۆی لە پێشەچەکە نووسیوێتی هەر کەسێ بێوێ بیخوێنێتەوە هەر هەمیانە چوینەوە و هەندێک هەڵە و کەم و کوڕی تیا بوو خۆی چاچی کردن و کردمان بە یەک کتێبی تقریباً 300 لاپەڕەیی ئەبێت هەر بە ناوی جریوەکان دیوانی عین شەونم بۆ مناڵان. عین شەونم تەنها بە ئەدەبی منداڵانەوە سەرقاڵ نەبووە بەڵکو ئەو ئەدیب و شاعیر و ئاوازدانەر و زمانەوان و فۆلکلۆرپارێز و وەرگێڕ و خۆشنووسیش بووە. نازناوی شەونمیش وشەیەکی ئەدەبی بووە کە بۆ خۆی هەڵبژاردووە. مانای ژیان و هەست و بیری شاعیر دەگەیەنێت. ئەو زۆر گرنگی بە پەندی پێشینانیش داوە و هەزاران پەندی پێشینانی
کۆ کردوتەوە. پەنی پێشینانی مامۆستا عینعین شەونم یەکێکە لەو شاکارانەی کە لە بواری پەنی پێشینانی کووردا کۆکراوەتەوە. مامۆستا نزیکەی هەشتا دەیە لە تەمەنی خۆی پێبەخشیوە و نزیکەی 6500 پەندی پێشینانی کۆ کردوێتەوە. ئەوەی جای ئەکاتەوە لە فەرهەنگەکانی تری پەنی پێشینان ژمارەکردنی پەندەکانە. جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تیشکی ئاگر ئەنووسم جەژنە پیرۆزە. هەر کاتکە ئەم شیعرە دەبیستین ڕاستەوخۆ ناوی مامۆستا عەلی عەبدوڵڵا شەونم ناسراو بە عین شەونممان بیر دەکەوێتەوە. ئەو لە پاڵ گرنگیدان بە هەستی نەتەوایەتی فەرهەنگی کوردواتەنی و پەندی پێشینان و گرنگیدان بە سرود و گۆرانی منداڵان لەبیر نەکردووە. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. بەلێ بینەران هەروەکی مەدەستپێکی ئاماژە پێدایتارێمە دوێ هونەرمەندێک میێوانێمە هونەرمەند فرات ئۆزون ئەڤڕۆ میێوانێمەیە بخۆ بسازاخۆڤە و دەنگی خۆی چیایی بە گەلێک بخێر هاتی بە ڕێسپڕات گەلێک سپاس گو دەنگێ چۆی بەس وی سەحەرە ئینشەڵا و دەنگێ چیۆی دەرکێن ئینشەڵا و دەنگی چیای دەهەر هەبیتن هەوی دارم بەڕێسپڕات توت گەل خەوێ چاوای vێس پێدەزوێ مەتول خەوێ ڕاکردیان تو بخۆ دامیس پێدەزول خەوێ ڕادبێ ئەز بخۆی ئوسلوب خەوێت من دو ساعتێکیت نڤم ڕاد بم. 2 ساعتێکیت نڤم ڕاد بم ینی خەوێکی وسە درێژ وسە ڕەحات مرتاح من تو تێر خەوت بە ینی فێر بوویمە نظام ئەمرە میژی پچێکی مەزم بێ دیارە پشتی ئەمری بەدل نابێت باش نانێ سپێدێ و تێشتە چاوای تێشت ئەس هەر ڕۆژ ینی ڕۆژانە دشمە مەڵە دایکە خۆ تێشتێ دەف دادێ و بابۆ دخۆم ئەگەر نەگەیشتمە مەڵە دادێ دایکە من ئەکتەبەت دەفمەت بێژم بۆرەک کادو ev tuşta çet ket her cariye deyte malamın danıtan mal da çet ez her nanevit xum yani. Tu ziyatır teşte de hez çitke. Ez barım heka ha? Hek u goşt. Hek u goşt. Ev hekine pakandi ama olsa her yeveki xu ev zer. Keyfim dedi. Mam safrat ki denga te keşif kir ki gota te fırat denga te ya xoşa. Birate tetin yani ekemca te ki strangot. Yani nüke ez bejim yekemcar emremin keşif bit ev öde bita keşef o müşkile bes. Notu heftiyan notu heşt yet İstanbul konserteki küçük hünermendeki heye Güler Duman diyeceksin. Evce azıf saza. Videmi malbatamışı gelek ez paldam. Ez gelvan derketime konserteki notu hefteye ez xalet nebim. Veri ama hediyedi medespek. چند سالی تا یکم سترانگود بیراتته؟ تو درست چند سال بوی؟ اول پشکاتیمون bu dapire kimini notuçare şehit getiye nemaya sağ yani işte sağ bu az bejim hef sal bum 8 sal bum bu dapire xo umun bu dapire bapire raxe dayka xojum bu wan stranet got nam kavere bu mendek strana beja veja توت مالباتا خودت تنی دنگاته خوشه یا بو ماوی بو یعنی دایکاته دنگاوی خوشه Ciranetmet hatın saz edeceğini o daykamın stranet got ey dilberi gelek got onda stranet diyeceğim got yani işte dayka xwaz pişrasım yedi gelek nezik tekellinim yani ve camaha şöyle dengatiyay habitin böyle serçava yekerem ke memnunum bes من گوت یه که گلک ازیه انشالله دنگه بدر که ام شرمزار نبیم بو بینه را تدخواست یک تشتکم؟ نه فرمون کرم که اما پی و آوازی همونه از کپله که بیشیم بو بینه را گلک Çiyayım benim Goldun dengimin Hemmakirin amın Kani dostimin Havardın o havar Havar kır o havar Sen imam ten imam Disa ten imam
Havar dino havar Havar kuru havar Tenimam tenimam Disa tenimam Mana ve geriyam kolana Hatıme kapandım Kani dostum Firiyam ezmana ve geriyam kolana Hatıme kapandım Kani dostum Havar dilo havar Havar kuru havar Tenimam tenimam Disa tenimam Havar dilo havar Havar kuru havar Tenimam tenimam Disa tenimam Kurban mı? Valla denk dernek etmez. Bu bora. مام سفرات تو وکی فرات معجبه کیجان هنرمندی تو دنگا که به توب دزانی yani bejim mamstay خودانی Yani bu penasekirini belki ne cambıt mroviye ki teni penasike çünkü hünerit kurdu gelek devlemende Ume hünermendet gelek mezinit civanete bu mecruye hünerit kurdida. Ve seven ülke yet sah ye ku emre Xudê kiribit. Taban civan hacı. Civan hacı. Yani ve kudve ki. Mirov dikarız bu xob. Meclere ve slavoriz bu mamsa hünermende mezin civan hacı hene. Temeni direş bir dengavi her bu mehabiten. İnşallah. İnşallah. Ja mam safrat تو دایم کو ایک دبشته تو خلقی کیره تو کیجان دوری تو دبجی بس و بسیاره نکن ام بگینا قناعته که ام همی کردینو خلاص bu چی تو ود بجی yani ev hem demada ev model nemaya ازش فلانی ما ازش بیوانی ما ازش فلانی ما ev model nemaya ما روحیت کی کردستانی دبت ما روحیت کی کردی دبت yani ülke ki gündiye kimin veriyorun işte bit yani Cenab-ı Tel veriyorun işte bit farkı cevaziyet evet çiğ Rastan şart akliyen emi yekbin hiç kese ki akliyen te geçtiğini yani nezikim bit ve pısmon mine ve gündiye mine ve gideceğiz kese ki Kurdistani mi ve hem muhtacın ku hem Kurdistani bin Rastan evet şanasiye Rastan on safrat hunermendet nuka stranet nuka tu çavad bini من خوک هنرمندکی نادانم. اوی بو اوه پناسکم. ام دیشم ببینه ستران بهش، ام دیشم ببینه شیروکار، ام دیشم ببین hizmetkar. Hünermend evan evin kuj dil hemmi kullu azaret millete xu inabıt zaman gihandıbıt dünyaya yan hindek erda. Cana mecburi belki dengete nagiyete dengetet gehinmete. Hünermend eve. Hem stranbejin hem hüneri ve xutpejirinin müjil dibin. Yani hem demit nüke az kesik neşim günah barkem. Çünkü hem müthiş bir view, hem müthiş bir follower. Kevate az surat çend klip etme heye. Her şey klip etmen eğer bu view bikem necahat dinet. Eğer bu hüner bikem, bu stranet kurdi bikem خلیک زور تماشا نکرد یعنی به این ده نشم راخنیلیه کی بکم بس خوزی سترانت کردی گویی بان خلک می کردستانی نه دای کو باید وان یک کلمه ترکی نزند ایالت وان سترانت ترکیت بیجن یعنی خوزی ev ne ba yani Arabi و فارسی بولا انگلیزی خوزی گلک نبا کم با پرانی وان بولا خوزی کردی با بچه ام بچین استرانه کادیا کردی بلا بچنا کردی
چه دخوازینین یعنی از دلی خوب هوار دلو یا من بو گلک خوش از گلک حجم استرانت کم بلا ما مستحب ev strancı dayıkamın gelek hecit ket bula diyari bu بلا دیاری بی dayıkamın با چاوینه kurban abi bu Can teçijimin ki Can teçiş haki Can teçijimin ki Can teçiş haki Teçib seri münkir ay 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 teçib sozameki Can teçiş mümki Can teçiş haki Teçib seri münkir ay 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 teçib sozaheki Can teçiş mümkün Can teçiş hakim Sabır meranina Ez jiker ba merima Sabır meranina Ez jiker ba merima Khab çavana keva Hesij hartin hara Can teçijimin ki Can teçiş haki Teçib seri münkir ay 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 teçil somuzameki Can teçijimin ki Can teçiş haki Teçib seri münkir Teçil sozahaki Can teçijimin ki Can teçiş hakir Kurbanım evcistran İmam Musa Civan Hacı هر هبیت مامستا جوان حاجوش جامام سفرات اف دنگا هویا خوش دا چه برهمت نی هنه دل بره چه بکی ما نوروزانی زیگد بیتن مانگاسیانی زیگد بیتن Ya Nevruz gelime fir buye helperkane u dilan u eftiştabken Vi cari peyv avazyo min stranekiye min gel stüdyo kak desturi me çekiriye evji her yer rapare yel duhukiye u kak Nesrullah Yani Haşim düete. Ali Karbut klipeki hoş çevit yet serdamane em hevildanek gitken ülke سردمانه yet klip stran her yet Kurdiye بس مدرن کردیه ne peyv avazyo min he پیو آوازی peyv avazyo min he bes straneki Kurdiye ve yet modern بجا مام سفرات تو چند گل هنده دایتا بحثی هنده کر سرانت گفن نوکت دینا مدرن کردن بیجن شوازی جیلی نوکه تا چند اول نکته راسته gelme tişteki zor juvane زور جوانه çünkü cil guhartiye Hajikirin jil guhartiye şivaze hajikirine me beramberi her hünereki guhartiye berengi filmi Charlie Chaplin'i me tamaşat kir nüke kese filmi Charlie Chaplin'i zubzu tamaşan ket hem damane sinemayı tamaşat ken evvel lazım mı tesiri kuryer hüneri kurdici biken bes çı peyvu avaz deskari neyi tekkerin nüke uye model stranet kevin yan straneki parçaya gidi mesela yet rujhilat edicim dinim stranet gurum eve neyi cuane yan straneki videomayı ki min dit yani hindek
سترانی ترکی کرنه کردی بخواهش ما دزینه وان کرنه کردی ام یکیش وان دزین بدل ود کن نه خوزی انشالله هر يتكلم بلا نوبت ان شاء الله جمام سفراس از ده خاطر خود خازم بس لکنترل بجنه من بلا بوما وسترانه بجی من بیریاته کریه حال دیوارین حبسی اگر بشتن و بوما اجازه خاطر خود حازم ده بله بینران اوه گش برگا بابتین ام روی پروگرام بیانی 24 بو هیوی دارم جی رزامندیا هلا اکیبه جبیر نکن تندرست بشین ارینی بهزرین حتی صبای خودت گل هوا بید Ya tekiriye baver kim bir ya tekiriye bir ya tekiriye baver kim bir ya tekiriye bepırsej rengin buhari bepırsej divarini hapsi bepırsej rengin buhari بپرسج دیوارن حبسی من بیریا تکیریه باور کم بیریا تکیریه من بیریا تکیریه باور کم بیریا تکیریه ev çend sal ez girtime zulmü zori gellek dime ev çend sal ez hapsime zulmü zori gellek dime dengine moya bu xude tekiriyel baver kim bir ya tekiriyel bir ya tekiriyel baver kim bir ya tekiriyel bepırsej rengin buhari bepırsej divarin hapsi bir ya tekiriye baver kim bir ya tekiriye Ay kurbanım sehariye çen zahmet bu memnunum bu meyvandariye tebe gelek spas gelek spas bu Kürdistan 24 her hevi inşallah gelek spas mamus خودت gel hava bibinaran